حسێن عەلی ئەو مێرد منداڵە کلێنس فرۆشەی کەلارە کە شەوی خۆپیشاندان فیشەکێک بەرملی کەوت و بریندار بوو. حسێن شەوی خۆپیشاندانەکەی کەلار لە یەکێک لە ترەفیکلایتەکان کلێنسی فرۆشتووە. لەو کاتەدا فیشەکێک بەرملی کەوتووە و بریندار بووە. دواتر نەشتەرگەری بۆ ئەنجام درا و فیشەکەکە لە ملی دەرهێنرا. ئیشمە کرد ئێتر تاقە بوو من ترسیام ڕامە کرد ئێستا بینام خەڵک زۆر کە لە وەسخ و چاودەر لە خەڵک وەدەبا خۆمشان لە ژێرەوە تانکیە خۆمشان لە ژێرەوە تانکیە دەور چارەکیە گولە نەما هەڵسیا کەمێکم ڕاکرد نام چۆن ئەوی تایلە و لامە یەکسەر کەوتم. کێ برتی و دەقە بۆ قەسخانەوە؟ دوو گەنج ماتۆر منیان برد بۆ هین تەوارێگەی کەلار. باوکی حسێن تەمەنی 32 ساڵە بەڵام 8 کوڕ و 2 کچی هەیە. ئەو پێشتر لە فەلوجە ژیاوە و دوای ڕوخانی بەعس و کوژرانی باوکی گەڕاوەتەوە بۆ کوردستان. عەلی حسێن هەرچەندە دۆخی دارایی خراپە بەڵام وەک خۆی دەڵێت حەزی لە منداڵی زیاترە. من بۆ مناڵ زۆرم کردووە لەبەر ئێمە لە فەلوجە بووین بێکەس بووین کەسمانەوە ئێمە کورد بووین کەسمانەوە من بڕیارمدا وتم ئەبێ مناڵم زۆرە بێ هاتم بۆ کورسان ئەوە مناڵەکانم زۆرم کرد و با مناڵ زۆرەوێ و با ملەت کورد زۆرە بێ تێگەی ئەو بڕیاری خۆمە لەبەر ئەمەیە کات باوکم کوژە ئەمە بێ کەس نەبوون کەس ناتە هانامان. لە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستاندا نزیکەی 10 کەس گیانیان لەدەستدا و دەیان کەسیش بریندار بوون. خراپی دۆخی گوزەرانی حسێن و مانەوەی بەو شەوە درەنگە لەسەر جادە بۆ کلێنس فرۆشتن وای کرد برینداربوونەکەی دەنگدانەوەی گەورەی لێ بکەوێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.